هاوشێوەی دەستە خوشکە شارەکانی کوردستان لە ئێوارەی 11 بەهاری ساڵی 91دا زەنگی ڕاپەڕینی خورمات و لە لووتکەی چیای هەنجیرەوە لێدرا تاکو لە ڕژێمی بەعس ڕزگار بکرێت. هێزی پێشمەرگە و ڕێخستنەکان و جەماوەری خورمات و دژی زوڵم و ستەمی بەعس ڕاپەڕین و توانیان لە ماوەیەکی کەمدا سەرجەم دام و دەستگاکانی بەعس پاکەنەوە و هەوای ئازادی هەڵمژن لە خورماتوودا. خورمات و جیاواز لە هەموو ناوچەکان بە پێی هەڵکەوتەی جوگرافیەکەیەوە پاش ڕزگارکردنی ڕژێمی بەعس لە چەندین قۆڵەوە پەلاماری شارەکەی دەدا. هێزەکانی پێشمەرگە و جەماوەری خورمات و 14 ڕۆژ بەرپەرچی ئەو پەلامارانیان دەدایەوە، هەر بۆیە بەدەیان شەهید و 450 بریندار لە ڕاپەڕینی خورماتوودا قوربانی ئازادی و ڕزگارکردنی شارەکە بوو. لە کاتێکدا 27 ساڵ بەسەریادی ڕاپەڕینی خورماتوودا تێتەپەڕێت، شارەکە لە ڕەوشێکی تایبەتدایە پاش ئەنجامدانی ڕێفراندۆم کە دەرەنجامەکەی هەڵەی سیاسی بوو. بۆیە خورمات و جیاواز لە هەموو ناوچەکان پێویستی بە ئاساییکردنەوەی ئەو ڕەوشە نەخوازراوە هەیە. کاروان حەبیب، کورتسات نیوز، گەرمیان.